ئەمە ڕێوڕەسمی دەرچوونی چوارەمین خولی خوێندکارانی زانکۆی ئەمریکیە کە 187 خوێندکار بڕوانامەیان پێدەدرێت. لەو ژمارەیە 45 خوێندکاریان بڕوانامەی ماستەر و ئەوانی دیکە بەکالیۆریۆس وەردەگرن. ئێمە هەوڵمانداوە لە جێبەجێکردنی ئەم مراسیمەیە تێکەڵاوی بکەین لە نێوان ئەو شێوازەی کە لە زانکۆ ئەمریکیەکان و زانکۆ جیهانیەکان هەیە و هەندێکیش لەو شێوازەی کە لە زانکۆ مەحەللەکانی خۆمان هەیە کە ئەوانیش زۆر بەدەر و زۆر جیاواز نین لە شێوازە جیهانیەکە. لەبەر ئەوە پرۆگرامەکەمان لە چاو پرۆگرامی ساڵانی ڕابردووە گۆڕانکاری ئەوتوێ بەسەرانە هاتووە. نایف عاشور کە کوردێکی ئێزدیە یەکێکە لە خوێندکارە یەکەمەکانی زانکۆی ئەمریکی ئەو لەگەڵ دڵخۆشی بە بۆنی وەرگرتنی بڕوانامەکەیەوە بەڵام هێشتا دڵی لای شەنگال و ئاوارە ئێزیدیەکانی نێو کەمپەکانە. Ez vê texerricê hêdî dikim hemû kara û bijîman hemû keka wekû telebe wekû hevalê me yanî karîseka bi serê êzdiya de hatî gelek bû bes wekû teዕlîm û yanî em karin بسەرکەون بتعلیم و وان تشتانە و شەهاداتە وان تشتانە. خوێندکارانی زانکۆی ئەمریکی لە دوای دەرچوونیان پەیوەندی ڕاستەوخۆیان بە زانکۆکەوە دەمێنێت چونکە ڕایەڵەی ئەم زانکۆیە هەوڵی دۆزینەوەی هەلی کار دەدات. لێرە بەرنامە ئەو پرۆگرامەی کە دایانناوە بۆ تەلەبەکان بۆ ئەندەگراجویتەکانیش زۆر چڕوپڕە زۆر تاکید لەسەر زمانەکان ئەکەنەوە بۆی کە بتوان فێری ئینگلیزی ببن بتوانن لە کۆمپانیا ئینتەرنەشناڵەکان ئیش بکەن. زانکۆی ئەمریکی لە شاری سلێمانی لە ساڵی 2007 بنیاتنراوە لە سەر ڕووبەری 169 هێکتار زەوی. خوێندن لە نێو ئەم زانکۆیەدا بە زمانی ئینگلیزیە و زانکۆکە لە 6 بەش پێک دێت. تەنیا لەم ساڵدا 450 خوێندکاری وەرگرتووە. ڕەنگە ئەم ئاهەنگی دەرچوونە بۆ خوێندکارانی زانکۆی ئەمریکی بەراورد بە خوێندکارانی باشووری کوردستان زیاتر جێگەی دڵخۆشی بێت چونکە ئەمان لە دوای دەرچوونیان جارێکی دیکە دەگەڕێنەوە نێو زانکۆکەیان و هەلی کاریان بۆ دەستەبەر دەکرێت. بەمەش چاوەڕوانی دەستی حکومەت ناکەن. شۆمان محمود، ڕوودا و سلێمانی.